یەکێک لە مەترسیە گەورەکانی کە لەسەر هاوڵاتیانی ناوچەی باڵەکایەتی و ناوچەی سیدەکان و برادۆستەیە گرفتی یان مەترسی بۆردومانکردنە. هەر لەبەر ئەمەشە خەڵک زۆر کات بۆتە هۆی ئەوەی کە گوندەکانی خۆیان بەجێ بێڵیت و ماڵ و حاڵی خۆیان بەجێ بێڵن و بستنە شوێنی تر نیشتە جێبن کە کۆمەڵێک ڕەز و باخیان هەیە و ئەمانەش کە زۆربیان وشکە بن لەبەرەوەی یەکەمیان کە بۆردومانەکان وای کردووە کە ڕەز و باغەکانیان تووشی سووتان و لە ناوچوون ببن و دووەمیش کە خەڵکەکە جێی دێڵێ ڕەز و باغەکانیان وشک بوونە کە ئەمەش مەترسیەکی گەورەیە بۆ سەر هاوڵاتیانی ئەو ناوچانە. باشترین چارەسەر ئەوەیە کە لایەنە پەیوەندیدارەکان حکوومەت حیزبە سیاسیەکان لەسەر مێزی گفتوگۆ یەک بگرن بۆ ئەوەی کە وڵاتانی دراوسێ زەفەر بە هەرێمی کوردستان نەبن بۆ ئەوەی توانایەکی بەهێزتریان نەبێت تاوەکو ڕوبەڕووی دوژمن و یان وڵاتی بێگانە ببنەوە کە ئەو وڵاتانە دایمە دوژمنی کورد بوون و دۆست نەبووینە. بۆیە حیزبە سیاسیەکان لە بڕی ئەوەی دۆستایەتی وڵاتی بێگانە بکەن کە دۆستایەتی نییە بەڵکو زەرەرە بۆ خۆیان پێویستە لە ناو خۆ دۆستایەتی و یەکدیگر بن لە ئەوەی ڕوبەڕووی وڵاتە بێگانەکان و وڵاتە دوژمندارەکان ببنەوە. مەترسیە کە مەترسی بۆردومان مەترسیەکی گەورەیە لەسەر ناوچەکە وا باشە هەر سێ سەرۆکایەتێکە سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی حکوومەت و هەرێم لەگەڵ بەغدایە بە تەفاوم ڕێک بکەون لە ئەوەی چارەسەرێک لۆ ئەم مەترسیە ببینەوە کە خەڵکی ڕوبەڕووی مەترسی بۆتەوە چیتر ماڵوێرانی بە خۆیانەوە نەبینن. ماوەی چەندین ساڵە هێرشی فڕۆکەی جەنگی تورکی لەسەر هەڕەشەیە لەسەر هەرێمی کوردستان بناری قندیل و منطقەی برادۆست و منطقەی قرناقە و پشتاشان و تاوی زۆربەی شوێنەکانی کوردستان. ئەم بۆردومانانە زەرەر و زیانێکی زۆر بە هاوڵاتی و گوندنشینان نەگەینێت ئەو خەڵکانەی کە جێنشینی گوندەکانن ئەوان بە ڕەز و باخەوە سەرقاڵن. ئەم بۆردومانانش زیانێکی زۆریان بە ڕێز و باخ گەیاندووە هەتاوەکو ئێستاش ئەوەی کە جێی سەرنجە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان لێی بێدەنگە داوا ئەکەین حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق بە زووترین کات وەلایەنە سیاسەکانیش تەواوی لایەنەکان حیزبەکانیش هەموو بێنە سەرخەت بۆ ئەوەی ڕێگریەک بکرێت لەو فڕۆکەی جەنگی تورکی لەو هێرشانەی کە بە شێوەیەکی ناڕەوا ئەکرێتە سەرخاچی هەرێمی کوردستان. لە زۆربەی کاتدا خەڵکی گوندنشینان لە وەرزی بەهار و هاوین و پاییزە سەردانی ناوچەکان دەکەن خەڵکی سیڤیل دەکرێتە ئامانج لە زۆربەی کاتەکاندا ئەوەیەش کە جێگەی نیگەرانیە بۆ ئێمە زۆربەی کاتەکاندا ئێستا گوندەکانی ناوچەکانی باڵەکایەتی و زۆربەی گوندەکانی منطقەی برادۆست و بناری قندیل چۆڵکراون بەهۆی فڕۆکەی جەنگی تورک. کاریگەریەشی تری ئەم بۆردومانی فڕۆکەی جەنگی تورک ئەوەیە کە سروشت و ژینگەی ناوچەکەی بە تەواوی وێران کردووە لە زۆربەی کاتەکاندا پوش و پاوان و لە وەڕگای و دارستانەکانی ناوچەکە سوتاون ئاگریان گرتووە ئەمەش کاریگەری زۆری دەبێت لەسەر ژنگەدا کە ژمارێکی زۆر لە وەڕگا و ئاژەڵەکانی ئەو ناوچەیە لە ناوچوونە و هەروەها باڵندە کۆچەریەکانیش جارێکی تر ڕووناکەنەوە ئەو ناوچەیە ئەمە پێویستە پێشی لێبژیرێت.